نرخی زێر لە هەڵکشانە و پرۆسەی هاوسەرگیری تا هەستێکی زۆر پەک خستووە. جاران لێرکوانە 5 ساڵ پێش ئێستاکە کەمەکەی کە ڕێژەی زێرکڕین لە بۆ هاوسەرێکە بیکرد بە 20 مسقال تاوەکو 25 مسقال بوو. ئێستا کە چەندە بەراوردەک 5 مسقال تاوەکو 3 مسقالە. چی وای کرد ئەو ڕێژەی ئەو هاکەم بیتن ئەوە بوو کە بە حکمی وەی کە زێر لە بەرزترین ئاسدایە ئەوە وای کرد کە زاڵ بیتن لەسەروەی کە گەنجەکان نەتوانن بستنە ناپرۆسی هاوسەرگیری لەبەروەی کە زێرەکە زۆر گران بووە ناتوانانی هەردە مسقالەکەی بکڕن 5 مسقالیان کردووە 5 لە بۆ دوای مەسەلەن 6 مانجی یان ساڵەکی ئەو جەهاتینە تەکمیلەی دەمسقالەکەیان کردووە. حەسەن بەزاز کاسبکارێکە لە ناو بازاڕی قەیسەری هەولێر دەڵێت ئەرکی حکوومەتە لە ڕێگەی بڕیارێکەوە مارەی لە زێڕەوە بگۆڕێت بۆ دانانی ناوماڵ یاخود شتێک کە کاراسانی بۆ گەنجەکان بکات. 15 سال پێش ئێستا من ژنم هینابوو بە 1970 مسقالی زەری ئێستا مسقالی زەری بوویتەوە 855 کو کاریگەری نیە مقارنە ناکرێت لەگەر 15 سال پێش ئێستا کە من ژیانی هاوسەرگیریم پێکەینا دەبێت ئێستا قانونێک دەربێتن حکومەت تەشریع بکاتن زێر نەمینێتن ناو پرۆسی هاوسەرگیری ناوماڵی دابنێتن گەنج ناوماڵ زۆر زۆر لە زێری باشترە خانێکی لۆ دابیم کە زۆر زۆر لە زێری باشترە زێر زۆر زەروری نییە. ئیسلام دایناوە مارەی دیاری بکرێت. مامۆستایەکی ئاینیش دەڵێت خێر لە کەمترین مارەیدایە و داوا لە دایک و باوکان دەکات وەکو کوڕەکانی خۆیان لە زاوا بڕوان و زێڕێکی کەم داوا بکەن یان زیو بکەن بە مارەیی باریشیان بدەنێ باری زۆریش داوا لە دایک و باوکەکان دەکەین بۆی هەم کچەکان نەمێننەوە سەقەیرە زۆرە هەم کوڕەکان زۆر کوردە لەم هاوسەرگیری بۆ ناکات دەڕوا بۆ ئەوروپا بۆ لە زاریوە لە بەحرش دەخلیچێ وەنیە ئەمە دەڵێن بادایک و باوکەکان دووشت ڕەچاوکەن دین و تەعامل و هەرسوکەوت مادام ئەوە ناموسەی تۆ تەسلیمی دەکات ڕێزی دەگرێت سبێنێ بەسەری داناداتەوە نەفەقەی دەدا تراوە ئەوەندەیە با مارەی شتێکی کەم بێ بۆ دەبێت لە ئەوەندە زێڕە بێ ئەو بۆ تەعەڕف ئەگەر بێت و ئەو ئاسانکاریە بکرێ هەم کچەکان نامێننەوە ئەوەندە هەم کوڕەکانیش دەتوان هاوسەرگیری بکەن مەزنیە تەنها زێر و بازی بێ با شتێککە بێ با بەدیلێ بازێش بێ با کەم بێ خەیستەکە بۆ ئیلا ئێستا کە دەڵێن 90 خۆ 90 شەرع نییە بۆ تەعەڕف. هەرچەندە دیاریکردنی زێر بۆ مارەبڕین تەنها دیاردەیەکی کۆمەڵایەتیە و هیچ دەقێک یان فەرمایشتێکی ئاینی جۆری مارەیەکەی بەیان نەکردووە بەڵام کۆمەڵگە جیاوازەکان وەک ڕێزێک لە ئافرەت بەهای زێڕیان بۆ ئەم پرۆسەیە دەست نیشان کردووە.